یەکەم جار ڕاستیەکەی من پێشنیارم کرد ئەوش حەزی لێی بوو. کاکە چی وای کردووەم بەیانە بێن بۆ سەرچنار؟ بە دڵنیاییەوە هاتنمان بۆ سەرچنار بۆ هەوا گۆڕینەوەکو دەڵێن بۆەوەی لە کەش و هەوایەکی سازگار و ئارامە بتوانین قاوەڵتیەک بکەین بەیەکەوە لەگەڵ خێزانەکەمانە. گرنگی بەنانی بەیانە بە تاکید بە تایبەتی ئێمەی کۆمەڵگەی با بڵین ڕۆژهەڵاتی یانن بە تایبەتی کوردی زۆر گرنگی بە نانی بەیانی دەین لەبەرەوەی نانی بەیانی زیاتر مرۆڤ ئیسفادەی لێکە بە حکمی ئەوەی زیانی کەمترە لە ژەمە خۆراکانی تر بەهۆی ئەوەی جم و جۆڵ زیاترە توانین بڵێن جستەی ئینسان چالاکترە لەو بارەی. ئەم کەشوهاو بەلاو چۆنە تا چەنە گرنگی بەنانی بەیانی ئەی؟ وڵی من خۆم وەک خۆم زۆر گرنگی بەنانی بەیانی ئەیەم ینی زۆر مناڵوانیە خۆتەزانی گەنجی ئەم سەردەما زۆروانی بەس خۆم و باوکیان وڵی نانی بەیانیمان هەموو جا گرنگی پێدەین هەموو ڕۆژ بە تایبەتی ئەو ڕۆژانەی کە پشووە ئەینە دەرەم بۆ جمعە شەمە زوو ئاوا هێن بۆ سەرچنار نانی بەیانی بخۆن هەوڵین لە هەفتەیەکە جارێ بین یان مایەکە دوو جار بین ینی پێم خۆشە ینی یەکەم جار ڕاستیەکەی من پێشنیارم کرد ئەوش حەزی لێی بوو بەسی تر کردمانە نەرید بخۆمان زۆر خۆشە.